لۆم نتیناتێرە ئێرەت بەبیر نییە؟ بەبیر نییە 10 ساڵ پێش ئێستا دەهاتی نێرە؟ هەزارها یادگاریمان لێرە هەیە. لەبیر ماوە عایلەی من و تو هەموومان یەک بووین، ئەو گوندە هەموو یەک بوو، بەڵام ئێستا هەمووی خانوە قوڕەکانیان بەجێهێشتی و چووینە خانوە کۆنکرێتەکان. ئەتوژێکێک بووی لەوانە یوسف کە غەڵەتەکی گەورەت کرد. قسەی مەکە. یوسف غەڵەتێک بوو کردم و تەواو، بەڵام ئێستا پاکم. ئێستا تۆبام کردووە، 3 ساڵە نەناو زیندان ڕزامەوە، هەرچی ئازار و چەشتم بێکەسی بێکەسوکاری. ئێستاش دەچمە لای خاڵم بەڕێم دەکا، دەچمەوە ماڵی خوشک و براکانم دەرم دەکەن. بەڵام یوسف زۆر عیبەلۆت، زۆر. ئەمنوت لە منداڵیەوە پێکەوەینە یوسف. ئەگەر خاڵەکانم نێن، مامەکانم نێن، برام نێن، خوشکم نێ، دەبات و هاتبای، دەبا هاتبای لە بۆ مهەجی، دەبا هاتبایەک نە من. بەس نا ئێستا لۆم بە دەرکەت کات و هیچ نی. یوسف غەریبی دەکەم. غەریبی چێ دەکەی؟ کێوی قابلە لانە چیە یوسف؟ چیە؟ لەوا تێک چووی؟ خۆلانەی چی بەسەر ناتیە؟ هیچی لێ بەسەر نهاتیە. بەس وا پێم باشە واز لەلانەی بینی. ئەوە ڕاستە یوسف؟ تێک چووی؟ بەس ئەتوی دەزانیە من چەندم لانە خۆش دەوێت. 3 ساڵی ژیانم لە زیندان هەر بە خەیاڵی بینینەوەی لانە بووە. بەس دەزانی برام 3 ساڵە. 3 ساڵ بی ئەگەر ببتە 30 ساڵیش. خۆشەویستی چەند کۆن بێ زیاتر ئازیز دەبێت. خۆشەویستی من و لانەوە نەبوو، تا ئێستا پەنجەم بە پەنجەی نەکەوتووە. لانەش منی زۆر خۆشە، دڵنیام ئێستاش هەر چاوەڕێی منە. یوسف باشە ئەوە چیەوە داوای لانەی؟ مامت ناجی حاشای لێ کردی، ئەو کاتە چ دەکەی؟ دەزانی لە بۆ لانەی ئامادەمە دیسان بگیرێمەوە لە زیندان 10 ساڵی کەش بخۆم. برامە تو لۆن دەکەن لە ڕەقی، دیسان دەتەوێت خۆت تووشی مشکلەی بکەی؟ نادەنێ نا لانە نادەنێ نۆ لەبەرەوەی ئەتوو دزی ناوت بە دز ڕۆیشتێ لەو گوندەی. وەرە یوسف هەموو کەسێک ئەو قسەی بە من بڵێ نابێت و بەم بڵێن. ئەتوو دەزانی کە من دڵم چەند باشە. لۆ ناوی لانەتینا یوسف، لۆوە دەڵێ یوسف. چونکەوە من ئەکیدم لانەت نادەنێ، خۆت هیلاک مەکە و خۆت تووشی مشکلەی مەکە.